ڕێگەی سەرەکی ژمارەیەک گوندی قەزای سیدەکانە و چەندین ساڵە گرفتی هاتوچۆیان هەیە. بەرزستانان بەفرەشی زۆر لێرە باریت و جادەکەش ناخۆشە، قوتابیان زۆر جار بەهۆی دواکەوتنیان لە قوتابخانە تووشی گیرروگرفتی ئیداری بوونێتەوە، چونکە لێرە قوتابەکانمان زۆر دەگوازرێنەوە بۆ سیدەکان و زۆر جار نەخۆش تووشی حاڵەتی کتوپڕ لە ناکاو بووە بەهۆی سەختی ڕێگاکە نەتوانراوەکو پێویست بگەندرێتە بنکەی تەندروستیەکان. ڕۆژانە ڕێژەیەکی زۆری قوتابی و هاوڵاتیان بۆ بەردەوامی خوێندن و پێداویستی ڕۆژانە و کاروبارە کارگەریەکانیان بەو ڕێگەیە پڕقۆرت و چاڵە هاتوچۆی سیدەکان دەکەن و داوای چارەسەر و نۆژەنکردنەوەی ڕێگاکە لەلایەنی پەیوەندیدار دەکەن. گوندی بێم هەوێرا بزەفەرە کەژەشی 50 تاوکان ئەم پێ خۆشە ئەو جارێ بۆمە چاکەن ئەمە سیارە نەمان ئەو گوندانەگەەوە بێ هەموو چۆلە بن هەموو ئەو گوندانە هەموو فەلاحەتیان هەیە ئەویان هەیە هەموو فەلاحن ئەگەوە بێ هەموو چۆل بن و فەلاحەتش ناکرێ. زادان خۆشە زۆریشان خۆشە من دارم ئەسنە تەلەبابان دوم تەلەبابان پەهیوینی ماتاتێنەوە داخۆ چەند پەسەتێ خواخوان بۆ دوعامەکردن خوا بەفر نەکەوی دا سیارە وەرنەگەڕێ جادە زۆرە خراپە ئەگە حیلازەشیان لێ کرد بە باش بوو ئێرە هەمە بیتەگۆم ئاولێن ئاوە ڕۆینیا جادە خراپە هەموو ئاوە لە ماری تێت و خوارێ تێت و سەزادێ جادە هەموو قۆرکە تەبێ خۆرێ تێکەین. دانیشتوانی کەژەکن یەکێک لە گوندە پڕبەرهەم و کشت و کاڵیەکانی دەڤەری برادۆستە ساڵانە بەروبوومی زۆری هاوینە ڕەوانەی هەولێر و شارەکانی دیکەی کوردستان دەکەن و بە گوتەی خۆیان ڕێگاکە ئاستەنگی لە بەردەم کارەکەیان دروست کردووە. ڕاستی ئەو زادە گرفتەی زۆر گەورە و گرانی دروستکرێ لۆ ئەو گوندانە لەبەر ئەوەی جێیەکی زراعیە جێکی جێ سەفرە و ئەوانەشە زۆر مسایف شتۆ دێ بە زۆری ئەگەڕێتەوە کاکە خۆوە زادە نییە قاتی بەرپرسە قاتی کەسێک هەیە ئەوەی ئەنگو پێ ڕابگەینن ئەو زادە چزا بکرێ ئەو ڕاستە نیوەی زادە هاتیە بەستوەتاوی ئەو هەشت گوندی لەسرە ئەوە 4-5 ساڵمە داواکارێکن ئەو زادە گرفتەش زۆری لۆمە پێیا کرد تڕمبێن نەما زراعەتەکە زۆرشی دەیکرێ بڕوا بکەینیا هەمە تڕمبێنەکە خراببوون داوان لە حکومەتە کردیا داوان لە هەموو دام و دەستگایانە حکومەتە کردیا کاکە ئەم جادە لۆمە چاپ بکەن ڕێیا زراعەتەیە ڕێزا یا تەلەبەیە یا نەخۆشە سەفەرە هەموو یانێ خەڵکە کە گوندەکە تێرەوە تێ خەڵکشتێوەتێ جادەیەکە زۆر خراپە. قایمقامی سیدەکانیش لە ڕێگەی زاری کرمانجی مژدەی قیرتاوکردن و نۆژەنکردنەوەی ڕێگاکە بە گوندنشینان دەدات. درێژی ئەم ڕێگایە 12 کیلۆمەترە لە ڕابردوو 4 کیلۆمەتر قیرتاو کرابوون و لە ئێستادا بەنزیکە 8 کیلۆمەتر ماوەتەوە ئەم ساڵ بڕیاری جێبەجێکردنی لێ دراوەتەوە تەندەر لەلایەن وەزارەتی ئاوەدانکردنەوە بەڕێوەبەری چاکردنەوە پاراستن ڕێگەبانی سۆران سەرپەرشتی ئەم پرۆژەیەکات گوژمەی پرۆژەکە زیاتر لە 1 میلیارد دینارە لە ماوەی داهاتوودا ئەدرێتە تەندەر و ئەکەوێتە بواری جێبەجێکردن کە ئەمەشان هەم ڕێگەی سۆران سیدەکان ئاسانتر ئەکاتەوە هەم جگەلەوەش ژمارەیەکی گوند لەسەر ئەم ڕێگایەدا سوودمەند ئەبین و سوودمەند ئەبن و هەروەها ڕێگەیەکی کشت و کاڵش ئەتوانی بۆ داهاتوودا سوودی لێوەربژیرێت. ڕێگاکە بە ڕێگەی سەرەکی کەژەک ناسراوە و درێژیەکەی نزیکەی 12 کیلۆمەترە لە سنوورەکە سەدان ماڵی لێ و مێژوو دروستبوونی ڕێگاکە بۆ ساڵی 1970 دەگەڕێتەوە و بڕیارە ئەم ساڵ ئەو بەشەی ماوە کاری قیرتاوکردنی بۆ ئەنجام بدرێت. نیو سەدەیە ئەو ڕێگا دروست کراوە و تا ئێستا کاری نۆژەنکردنەوە و چاکردنەوەی بۆ ئەنجام نەدراوە. ئەمە لە کاتێکدا ڕێگاکە 8 گوندی ناوچەکە بە سەنتەری قەزای سیدەکان دەبەسێتەوە و یەکێکە لە گرنگترین ناوچە کشتتوکالەکانی سنووری ئیدارەی سۆرانیش. هاوڵاتیان و گوندنشینان ئومێدیان بە کابینەی نوۆی حکوومەتی هەرێمە تاکو و ڕێگاکەیان بۆ نۆژەن و قیرتاو بکاتەوە. مرشید برادۆسی زاری کرمانجی قەزای سیدەکان.